ڕاگەیانکارانی خۆشەویست و هەروەها سەرجەمەندامانی دەستەی کارژێڕییانەکەمان دوای بەدەستهێنانی چەندین ئەنجام لەسەر ئاستی عێراق و وڵاتانی عەرەب و ئاسیا، پاڵەوانەکەی عێراق مەراسیمێکی ڕێزلێنانی بۆ ڕێکخرا بۆ دووەم جار بەرپرسانی یەکێتی گۆڕەپانی مەیدانی سلێمانی و بەرپرسانی نوێنەراتی لیژنی ئۆلۆمپی سلێمانی و خەڵاتی ڕێزلێنانی بەخشیە سیروان حامید و دڵسۆز عوبێد. پێویستە لەم ڕۆیە بۆ یاریزانێک بکرێ هەتا ئێستا لەسەر توانەکانی خۆمان بووە، هەتا ئێستا لەسەر ئەو ئیمکانیەتەکەمە بۆ کە خۆمان کردومانە بە هاوکاری ئەندامانی دەستەی کارژێڕییانەکەمان و بەڕێزانی وەکو ئێوەکو کە هەنداندامی لە ڕاگەیان کارەکانەوە. بەڵام بۆ ئەو یاریزانێک بکاتە ئاسی چیوا کە لەسەر ئاسیا پێشبڕکێ بکە بەڕاستی پێویستی بەوەیە کە یاریایکی تایبەتی خۆی هەبێ، پێویستی بەوەیە کە موسەزەماتی یاریەکەی خۆی هەبێ، پێویستی بەوەیە کە ژیانی تەرخام کرێ بۆ ئەو یاریە و ماندوو نەبێ بەشتی ترەوە. من بۆ ساڵی داهاتووش گەشتبینی یەکەم هەیە بەڕاستی هەر هەوڵەدەم یعنی شتەکان بۆ شێوە بگرین کە ئێمە بتوانین لە داهاتوە یان لە ساڵی داهاتووە هاوکاریەکرێن، زیاتر بوارمان بۆەکرێتەوە، زیاتر دەرگامان بۆەکرێتەوە، بۆ ئێمە قەت متەشائم نین لە وەزعەکە. دڵسۆز عوبێد یاریزانی یانەی سیروانی نوێ و هەڵبژاردەی عێراق خاوەنی ژمارەی پێوانی یاری 100 مەتری بربەستە کە لە دوای 32 ساڵ ئەو ژمارەی کرد بە ناوی خۆیەوە و هەست بە خۆشحاڵیش دەکات و لە ڕێ پەیامیشەوە داوایەک لایەنەی سلێمانی دەکات. بەڵێ ئەوە هەستێکی خۆشە بۆ یاریزانکە لە نێوان چەندان وەرزشکاری دێرینە شارەکەیە بێت و خەڵاتێکی ڕێزلێنانی بکرێ، ئەوە بۆ من جێگەی شانازیە. ڕاستە کاتەکەی درەنگ بوو کە من بەسەرکرامەوە بەس هەر لە جێ خۆیاتی کە ئەمە بۆ من شتێکی گەورەیە. لێرە داواکەم لە بەرپرسانی یانەی سلێمانی کە ئاوڕێک لە ئێمەی وەرزشکاری گۆڕەپان و مەیدان دەنەوە بە چاکردنی تراکەکان کە ئەوە ئەبێت ئەوەی کە چەندان دڵسۆزی تر دروست بێت و شانازی بێ بۆ شارەکە و لە نێوان کۆمەڵی وەرزشکاری دێری نادانیشێت و خەڵات بکرێت. ماوەیەکە بەرپرسانی وەرزشی سلێمانی خەڵاتی یاریزانم پاڵەوانەکان و ڕاهێنەران دەکات، ئەوەش دوای بەدەستهێنانی چەندین ئەنجام لەسەر ئاستی عێراق و وڵاتانی عەرەب و ئاسیا. ڕۆژنامەنووسێکی وەرزشی بۆ پەیام ڕای خۆی هەیە لەسەر ئەم جۆرە بەسەرکردنەوانە. شتێکی زۆر باشە لیژنەی ئۆلۆمپی کوردستان و یەکێتیە وەرزشیەکان خەڵاتی پاڵەوانەکان و ئەو کەسانە و یاریزانانە بکەن کە لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراق و وڵاتانی عەرەبی خەڵات بەدەزێنن، نازناو بەدەزێنن. لێرەوە من داوایان لێکەم کە لە کاتی خۆیان دوای بەدەستێنانی خەڵاتەکان مەراسیمی تایبەتی ڕێزلێنانیان بۆ ئەنجام بن و خەڵاتی مادی و معنەوی خەڵات هەر پێویست ناکات کە مادی بێ بەڵکو معنەویان پێویستە. هیوادارین کاریگەری خراپ نەکاتە سەر ئەم پاڵەوانانە لەبەرەوەی ئەمانە ڕەمزی نەتەوەیەکن، ڕەمزی نیشتیمانێکن و ڕەمزی کوردستانن، ڕەمزی عێراق. دڵسۆز عوبێد پاڵەوانەکەی عێراق لەم ساڵدا توانیوێتی پلەی هەشتەمی وڵاتانی ئاسیا و پلەی دووەمی وڵاتانی عەرەب و پلەی شەشەمی وڵاتانی هاریکاری ئیسلامی بەدەست بێنێت. هەروەها 3 جاریش پلەی یەکەم و 3 ژمارەی پێوانەی لە یاری 100 مەتری بربەست لەسەر ئاسی عێراق بە ناوی خۆیەوە تۆمار کردووە. ئەردەڵا محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.